لە سلێمانی هەڵمەتێکی وشاری نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا کۆڤید-19 لەلایەن بەڕێبەراتی خۆپارێزی تەندروستی سلێمانی ڕاگەیەنرا. هەڵمەتێکی هەرێمی دەست پێەکەین لە پارێزگای سلێمانیەوانەیە هەڵمەتێک بۆ پارێزگاکە هەڵمەتێکی وشاریە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چونکە ئێستا تاقەڕێگا لە بەردەمی مرۆڤایەتیە تا ئەو کاتی ڤاکسینەکە دروست بێت وشیاری تەندروستیە بۆ ڕێگرتن. جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی جەختی لەوە کردەوە ئەم جۆرە هەڵمەتانە ئامانجی زیاتر گەیاندنی وشاری تەندروستیە. هەڵمەتێکی هەرێمی دەست پێەکەین لە پارێزگای سلێمانیەوانەیە هەڵمەتێک بۆ پارێزگاکە هەڵمەتێکی وشاریە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. هەڵمەتەکە چەند ڕۆژێک دەخانێت ئەمە شێکێکە لە تیمەکانی هەڵمەتی وشیاری بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا و بڵاوکردنەوەی ڕێنمایەکان. لەمڕۆوە کە یەکەم ڕۆژی هەڵمەتەکەی هەتا 5 ڕۆژ بەردەوامە بێ هیوادارین ئەو ڕێنمایانەی ئەگەێنین بە خەڵک سوودی هەبێ گۆڕایەڵی ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی خۆپاراستن بن. بۆ وتەی لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی هەڵمەتی وەشاری تەندروستی لە هەموو کاتێکتا گرنگە چونکە لەو ڕێگەیەوە هاوڵاتیان زیاتر خۆیان دەپارێزن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.